ئەمڕۆ دکتۆر داهات حەوێزیم لەگەڵایە باسی شەکراکەین لە کاتی سکبڕیە. بێگومان چەندین جۆری شەکرە هەیە و بەپێی جۆرەکانیش ڕەنگە چارەسەر و خۆپارێزی و هەموو شتانەی کە هەیە گۆڕانکاری بەسەرا بێت. مەبەستمان لە شەکرەی سکبڕی ئەو شەکرەیە کە بەر لە سکبڕیەکە بوونی نەبووە لە بەڵام لە کاتی سکبڕێکە نیشانەکانی دەرەکەوێت و ڕۆژێ شەکر بەرزەبێتەوە و دەکاری زیاتر بۆ دکتۆر داهات بەجێ هێڵم. دکتۆر بەخێر بێت و پێناسێکی شەکرەی کاتی دووجانیمان بۆ بکە و جیاوازەکەی چیە لەگەڵ شەکرەی جۆری یەکەم و دووەم. زۆر سپاس. خۆ شەکرەی سکبڕی جۆرێکی تایبەتی شەکرەیە جگە لە شەکرەی جۆری یەک و شەکرەی جۆری دوو ئەو شەکرەی کە بەهۆی دەرمانەوە دروستە بێ. شەکرەی سکبڕی کە پێوتری جێستێشنال دایابێتیز بەس لە کاتی سکبڕیا دروستە بێ، لەوانەیە دوای ئەوەش لە سکەکانی تریشا بەردەوام بێت یان لەوانەیە دوای تەواوبوونی سکەکەش کەسەکە هەر شەکرەی هەر لەگەڵا بمێنێتەوە. بەهۆی چی شەکرەی سکبڕی دروستە بێت؟ چونکە لە کاتی سکبڕیە هەنێک گۆڕانکاری لە فیسیۆلۆجی لەشی ئافرەتە ڕۆدا بە تایبەتی لەوەیە کە هۆرمۆنی ئەنسۆلین چالاکی نامێنێت و هەروە هەنێ هۆرمۆنی تر هەیە وەکو هۆرمۆنی گەشە و هۆرمۆنی پرۆلاکتین و هۆرمۆنی کۆرتیزۆڵ و ئەم هۆرمۆنانەی تر لە کاتی سکبڕیا زۆر دەردن. ئەمانە هەمووی تەسیریان هەیە لەسەر ئەوەی کە کەسەکە شەکرەی بەرز بێتەوە، ئافرەتی دووجان شەکرەی بەرز بێتەوە و شەکرەکەی کۆنتڕۆڵ نەبێت. ئەم جۆرە شەکرەیە تقریبا نزیکەی ١٠ ئافرەتان لە یەک لە سکەکانیان یان لە زۆربەی سکەکانیان تووشی شەکرەی سکبڕی ئەبن و 150 ئەو کەسانی کە لە کاتی دووجانی شەکریان هەیە لەوانەیە لە دوای تەواوبوونی دووجانیەکەش شەکرەکان لەگەڵا بمێنێتەوە پێویستیان بە متابعە و پێویستیان بە چارەسەر هەبێت. باشە دکتۆرە بێگومان لەسەر ڕابۆچین و بەڕێز و لەسەر پێشنیایی بەڕێزت ئێمە ئەم بابەتەمان هەڵبژارد چکۆ چەندین بابەتی دیکەی هێناویە بوو کە باس بکرێ. بۆچی لات گرنگە کە شەکرەی سکبڕی باس بکرێ؟ لەبەرەوەی بەڕێزت باست کرد کە لە سکبڕەکانی تر ئەشێ دووبارە بێتەوە. ئایا هەر ئەمەندەیە گرفتەکە یاخود لەمە زیاتر؟ یەک لە هۆکارەکانی یەک لەو کێشەکانی ئێمە ئێستا تێبینی یەکەین حاڵەتی جان لە دەستدانی ئافرەتان لە کاتی دووجانیا زیایی کردووە بە تایبەتی لە هەریم کوردستان و لە شاری سلێمانی. یەک لە هۆکارەکان بریتە لە نەخۆشی درێژخانەکان لە کاتی سکبڕیا. یەکێک لە نەخۆشی درێژخانە زۆر باوەکان لە کاتی سکبڕیا بریتە لە شەکرەی دووجانی. کێشەکە لەوەیە زۆر کەسێ وا ئەزانێ ئەڵێ من قەت شەکرم نەبوو یان ئایلەکەمان شەکرەیتیانی چ پێویست ناکە فەحس بکەم. هەموو کەسانی کە تووشی شەکرەی سکبڕیە بن وەترسییان هەیە کە هەم بۆ کەسەکە بۆ ئافرەتەکە خۆی لەوانەیە تووشی ئەوە بێ کە زەختی بەرز بێتەوە، لەوانەیە تووشی کێشەی گورچیلەکانی بێ، لەوانەیە پرۆتین زۆر لە خوێنەوە لە میزۆ فڕێبدات و تووشی مشکلەی جگەر بێت. بۆ مناڵەکە کێشە زۆر دروستەکە دکتۆر ئاوات. ئەو کەسانی کە لە کاتی دووجانە شەکرەیانی مناڵەکانیان تووشی کێشەی گەورە بن لەوانەیە کێشیان زۆر زیادکە یاخود لەوانەیە گەشەیان زۆر دواکەوێ، لەوانەیە ئاوی دەوری مناڵەکەیان زۆر زیاد کە وای لێ بکە کە مناڵەکە بخنچێت، لەوانەیە بێتە هۆی لەدایکبوونی پێشوەخت، لەوانەیە بێتە هۆی لە کاتی مناڵبوونە ئەگەر مناڵبوونی تەبیعی بێ یاخود بە نەشتەرگەری مناڵی بێت، لەوانەیە تووشی لە جێچوونی شانی بێت، لەوانەیە تووشی شکانی ڕانی بێت، لەوانەیە تووشی تێکچوونی زگماچی بێت لە کاتی مناڵبوونەکەیە. بۆیە ئەمانە هەمووی ئەو گرفتانن کە دووچاری دایکەکە و دووچاری مناڵەکەژە بێتەوە ئەگەر شەکریان هەبێت. کێشەکە لەوەیە کە زۆربەی جار ئافرەتەکە هەست بۆ ناکە کە شەکرێ هەیە، هەتا گاتە قۆناغێک کە هەموو مزعافەتەکان و مانکەکانی شەکرە لەسەر مناڵەکە و لەسەر دایکەکەی دروست بە ئەنجا هەستی پێەکە. چونکە بیرمان نەچێت شەکرەی سکبڕی لە کاتی سکبڕیا جیاوازە لەگەڵ شەکری پێش. نیشانەیەکی دیاری نییە لە سەرەتاوە؟ ئەو نیشانەیە کە لە کاتی سکبڕیا هەیە لەوانەیە ئافرەتەکە و تەنانە جاروان لەوانەیە پزیشکەکانش بیگەڕێنەوە بۆ گۆڕانکاری تەبیعی کە لە کاتی سکبڕیا دروست دێت. بۆ نمونە نەخۆشەکە لەوانەیە زۆر دەمی وشک بێ یان زۆر میز بکات وای بگەڕێنێتەوە بەهۆی زەختی مناڵەکەیە کەوێتە سەر میزەڵانی یان لەوانەیە بڵێ ئەمە بەهۆی هەر بەهۆی سکە و هەموو کەسێک حەملی هەبێ لەوانەیە زۆر دەمی وشک بێ، لەوانەیە زۆر میز بکە. ئەو کەسانێک کە شەکرەی سکبڕیان هەیە لەوانەیە زوو هیلاک بن، زوو هەست بە شەکەتی و ماندووبوون بکەن. ئەوەش لەوانەیە بیگەڕێنەوە بۆ حەملەکەیان، لەوانەیە بڵێ بەهۆی کەم خوێنی بکەمی نەقسی ڤیتامیناتەوەی و حاڵەت دروست بێ. بەڵام زۆربەی جار هۆکارەکەی شەکرەیە. بیرمان نەچێت شەکری سکبڕی فەرقی هەیە لەگەڵ شەکری پێش سکبڕیان شەکرەکانی تر. لە کاتی ئاسایی هەموو کەسێک ئەگەر پیاو بیان ئافرەت بەبێ نان خواردن تقریبا تا 120 ئاساییە شەکرەکەی، دوای نان خواردن نابێت شەکرەکەی لە 180 زیاتر بێ. بەڵام لە کاتی سکبڕی ئەم ژمارەی زۆر دابەزێ، نابێ بەبێ نان خواردن ئافرەتێکی سکبڕ نابێت شەکرەکەی لە 100 زیاتر بێ، و لە کاتی دوای نان خواردنیش نابێت شەکرەکەی لە 135 زیاتر بێ. ئەگەر لەوە زیاتر بوو ئەوە با شەکرە حسابەکری. هەتا ئەگەر لە حاڵەتێکی گومان هەبوو لەوەی کە ئەو ئافرەتە شەکری سکبڕی هەیە خونیەتی، ئەو کاتە فەحسی شەکرایی بۆ کرد، ئافرەتەکەش فەحسی بۆ کرد، دوای 75 گرام شەکر ئەخواتەوە، دوای سەعاتێک دیسان فەحسی بۆ کرد، هەم دیسان دوای 2 سەعات فەحسی بۆ کرێتەوە، بەوە دڵنیا ئەبیتەوە کە ئافرەتەکە تووشی شەکری سکبڕی بووە. زۆر باشە.
شەکرەی سکپڕی لەسەر دایکەکە بەڵێ بۆ ساڵانی داهاتوی خۆی لە دوای سکپڕی بەڵێ چانسی ئەوە زیاد ناکە کە تووشی شەکرە بێت یا هیچ پەیوەندێکی نیە. بەڵێ زۆر چانسیە بە تایبەتی وەکو باسمان کرد 150 ئەو ئافرەتانی کە تووشی شەکری سکپڕی بوون لەوانەیە لە دوای سکپڕەکەیانە یان لەوانەیە لە سکەکانی تریە هەر شەکرەکە لەگەڵیانە بمێنێت یعنی ئەگەر بە نمونە وەرگری بوو نەگە دە ئافرەت تووشی شەکری سکپڕی بن پێنجیان لەوانەیە شەکرەکە لەگەڵیان بمێنێتەوە کە ژمارەیەکی زۆر زۆر بە تایبەتی خۆ دەزانی ئێستا شەکرە نەخۆشیەکە کە پێوتر نەخۆشی سەردەم لە بەروەی کە بەهۆی نەجوڵانەوە و بەهۆی خواردنی ناتەندروست و بەهۆی زۆر هۆکار هەیە شەکرە لە هەموو چینەکانە زیادی کردووە. ئافرەتانی سکپڕ ئەو کەسانی کە ئەگەر کەسێک پێشتر شەکری سکپڕی هەبوو بێت ئەبێ لە هەموو سکەکانە فحسی شەکرە بکاتەوە. ئەگەر خوان لە ئایلەکەیانە بە ویراسە شەکریان هەبێت ئەبێ لە کاتی سکپڕەکە فحس بکات. ئەگەر مناڵی پێشووی کێشی زیاد بوو بێت نیشانەی ئەوەی لەوانەیە بەهۆی شەکرەکەەوە کێشی زیاد بوو بێت ئەبێ هەر کاتی سکپڕەکە فحس بکات. ئەگەر ئافرەتێک پێش ئەوەی کە حمل بکات کێشی زۆر بێت قەڵەو بێت بەبێ ئەوەی هیچ هۆکارێکی تری هەبێت پێویستەکە فحسی شەکرە بکات. یان ئەگەر بەبێ هۆکار ئاوی دەوری مناڵەکەی زیاد بوو بێت ئاوی دەوری مناڵەکەی زیاد بوو بێت کە لە سۆنەرا دەرەکەوێت لەو حاڵەتە پێویستەکە ئافرەتەکە فحسی شەکرە بکات. بیرمان نێچێ فحسی شەکرە لە سەرەتای حملەکە ئەکرێت لە 16 هەفتەیە ئەکرێت و لە 24 هەفتەیە ئەکرێت بۆ ئەگەر پێویستەکە مانگانە فحسی شەکرە بکرێت. زۆر باشە دکتۆر ئەو دایکانە چی بکەن کە تووشی شەکرە بوون لەسەر سکپڕیەکە و ئایا ئەو پشکنینە لەو بنکە تەندروستیان ناکرێت کە دایکان ڕوویتەکەن لە کاتی سکپڕیا و لەمان کاتا چی بکەن بۆی ئەم سکپڕیا لە دوای تاوابوونی و لە دوای نەمانی شەکرەی کاتی سکپڕیەکە دووبارە نەبێتەوە وەک باست کرد چانس هەیە کە دووبارە بێتەوە چی بکەن بۆی دووبارە نەبێت؟ بەڵێ ئەو کەسانی کە گومانیوان هەیە کە شەکریان هەیە یەکەم شت فحسی شەکری احتیادی کە بەسەر پەنجە ئەکرێت کە جیازێکی ئاساییە لە زۆربەی بنکە تەندروستیەکان هەیە یان لەوانەیە لە ئێستا لە زۆربەی ماڵەکانە هەبێت هەرزانە و نرخەکەی زۆر گونجاوە ئەو فحسا توانن ڕۆژانە یان ئەو کاتێک پێویستکە فحسی شەکرە بۆ خۆیان کە وەکو باسمان کرد بەبێ نان خواردن نابێت لە 100 زیاتر بێ دوای نان خواردنیش نابێت لە 135 زیاتر بێ 2 ساعت دوای نان خواردن. ئەگەر دڵنیا بوونەوە کە شەکرێ هەیە ئەو ئافرەتە ئەبێ یەکەم شت خۆپارێزی بکە لەو خواردنانەی کە شەکرە بەرزەکاتەوە بە تایبەتی کاربۆهیدرات وەکو نان برنج شیرینی شەکر زۆر نەکاتە چاوە میوە زۆر شیرینەکان وەکو هەنجیر و ترێ و کاڵک و شیتی ئەمانە زۆر نەخوا و نان بە چێشتەوە نەخوا کەواتە پارێزی شەکرە بێت دەست پێ بکات. ئەگەر بە پارێزیکردن شەکرەکەی کۆنتڕۆل نەبوو تەمان دوای متابعەکردن و دوای چاودێریکردن ئەو کاتە دکتۆری تایبەت علاجیش بۆ دانێت. چارەسەری شەکرە کێشەکەی شەکرە لەبەیە دکتۆر ئاواد لە کاتی حەملە زۆر دەرمان هەیە نابێ بدرێت بۆ ئافرەتانی سکپڕ هەنێ چارەسەر و هەنێ دەرمان هەیە ئەگەر شەکری ئاسایی بێت ینی ئافرەتی بیان پیاوێ بێت شەکری هەبێت زۆر دەرمان هەیە کە بۆ شەکر بەکارێت بەڵام کێشەی شەکرە سکپڕی لەوایە کە زۆر دەرمان هەیە لە کاتی سکپڕە گونجاو نیە بۆ ئافرەتەکە کێشەی هەیە و زیان بەخۆی بە مناڵەکەی ئەگەینێ بۆیە زۆر بە وریایی بە دکتۆری پسپۆر چارەسەرەکەی بۆ دانێ. ئەگەر دوای پارێزیکردنەکە شەکرەکەی کۆنتڕۆل نەبوو ئەو کاتە جگە لە دەرمان بە باشترین سەلامەترین دەرمانیش بێتێ لە دەرمانی مێتفۆرمین کە ئەنواع جورعی هەیە و ئەنواع شێوازی بەکارهێنانی هەیە لەژێر سەرپەرشتی دکتۆری پسپۆر بۆی دانرێت دەرمانی مێتفۆرمینێک لە دەرمانە زۆر سەلامەتەکانە. اینجا ئەبێ ئافرەتەکە ئامۆژگاری بکرێت کە جوڵەی هەبێت حرەکەی هەبێت باشترین حرەکە ئەوەیە کە لە بلانی کەمی و ڕۆژی نیو سەعات ڕاضە بکات وەرزشکنیەکی بەسیط و ڕێکردن ڕۆشتن بە پێ بۆی وردە ئەو شەکرە زیادی کە لە خوێنیایەتی وردە سەرفی بکات. بەڵام ئەم حاڵەتەش تایبەتمەندی خۆی هەیە و ئافرەتانی کە مشکلەی خوێنبەربوونیان هەیە ئافرەتانی مشکلەی لە بارچوونیان هەیە ئەبێ لەژێر سەرپەرشتی پزیشکی پسپۆری ژنان و مناڵبوون جوڵە و حرەکان هەیە بۆی زیان بە خۆی بە کۆربەلکەی نەگەێنێ. ئەگەر بەمانش چارەسەر نەکرا ئەو کاتە بە دڵنیاییەوە نەخۆشەکە پێویستی بە ئەنسۆلین ئەبێت. ئەنسۆلینەکە لەوانەیە لەگەڵ پارێزەکەیە بدرێ لەوانەیە لەگەڵ حەبی مێتفۆرمین بدرێ یان لەوانەیە بە تەنیاش بدرێ ئەمەش بەپێی حاڵەتی نەخۆشەکە دکتۆری پسپۆر بۆی دانێت و متابعەیەکە چکە لەوانەیە لە سەرەتای سپڕەکەیە شەکرەکەی زۆر بەرز نەبێ بەڵام وردە لەوانێ بەرز بێتەوە بە تایبەتی هەتا ئەگاتە ئەخیری سکەکە لەوانەیە شەکرەکەی زۆر بەرز بێتەوە لەو کاتەشا زۆر خەتەرە بە تایبەتی پێش نەشتەرگەری و لە کاتی نەشتەرگەریەکە ئەبێ ئافرەتەکە شەکرەکەی زۆر کۆنتڕۆڵ بێت. زۆر باشە دکتۆر دایکێک لە سەرەتای سکپڕێکە بێت چی بکە بۆی تووشی شەکری سکپڕی نەبێت هیچ شتێک هەیە کە ئەنجامی بات؟ یەکەم شت پێش ئەوەی کە سک بکات باسی ئەوە بکەین کە پێش ئەوەی سک بکات ئافرەت چی بکات باشە یەک وەکو باسمان کرد ئافرەتانی کە خۆیان مەترسی ئەوان هەیە تووشی شەکرە بن کە بە عایلە شەکریان هەبێت یان لە سکەکانی پێشویانە شەکرە هەبێت پێش بۆ دەبێت فحسی شەکرە بکات
بە فەحسی سێمانگی شەکرەکەی کە فەحسی تەراکمی پێڵینە فەحسی کەڵاکەبووی شەکرە نابێت لە 6.5 زیاتر بێ. ینی بۆ مانەیە ئەگە شەکری سێمانگەکەی بەرز بووە باشە سگ نەکە چکە سکەکە زیانی زیاتر پێگەێنێ شەکرەکەی زیاتر بەرزەکاتەوە ئەبێ شەکرەکەی کۆنتترۆل بێت جا بە پارێزیکردن یاخود بە بەکارهێنانی دەرمان اینجا سک بکات. لە کاتی سەرەتای سکەکەشە ئەگە پێش ئەوەی سک بکات ئەگەر کێشی زۆر بێوە باشە کێشی خۆی دابەزێنێت چکە مەترسی زۆر هەیە بۆی تووشی شەکرە بێت و لەگەڵیشا پارێزی بکات بۆی لە کاتی سەرەتای سکەکە شەکرەی بەرز نەبێتەوە ئەو پارێزیانی کە باسمان کرد جوڵە و حەڕەکەی هەبێ متابعی شەکرەکە بکات. لە کەسانی ئاسایی لەوانەیە 3 مانگ جارێ فەحس بکات ئاساییە بەڵام لە کاتی شەکری سکپڕیە ئەبێ ئافرەتان پێویست کە مانگانە فەحسی 3 مانگی شەکرە بکەن مانگانە پشکنینەی خۆیان بکەن و ئەگەر پێویست کە بێ ڕۆژانش فەحسی خۆیان بکەن. ئمە زۆر جار هەیە جدول دانین بۆ نەخۆشەکان بڵێن ڕۆژانە فەحسی خۆتان بکەن بۆ نە پێش نانخواردنی بیانیان یان دوای نانخواردنی ئێواران بزان لە فتریا شەکرەکەتان چۆنە و پێشیان ئەڵێن ئەو ڕۆژانەی کە شەکرەکەتان زۆر بەرز ئەبێتەوە لە تەنیشتی ئەوە بینوسن چیتان خواردووە بۆی تێبینی ئەو بکەم بزان بە چ خواردنێک شەکرەکە بەرز بێتەوە. هەندێک خواردن هەیە ستاندەردە بۆ هەم کەسێک خراپە وەکو شەکر وەکو نان وەکو برنج وەکو میوە زۆر شیرینەکە بەڵام هەندێک کەسیش هەیە بە هەندێک خواردن شەکرەکەی بەرزە بێتەوە کە لە کەسانی ئاسایی ئەوە ڕوونادا بۆ نەخۆشی وا هەیە بە خواردنی ماست شەکرەکەی بەرز بێتەوە کە زۆر کەسێ بە ماست شەکری بەرز نابێت وا هەیە بە خواردنی بۆ نەشلێ فاسۆلیە شەکرەکەی بەرز بێتەوە بۆ یعنی ئەو تێبینیانەی کە کەسەکە خۆی ئەیکات ئێمە هەموو جارێ بە نەخۆشەکانی خۆتان بین بە دکتۆری خۆتان تێبینی خواردن و تێبینی شەکرەکەتان بکەن ئەگە زانیان بە نەوعێک خواردن شەکرەکان بەرزە بێتەوە ئەبێ خۆیان بە دوور بگرن لەو خواردنە بەلانی کەمیەوەی تا ئەو کاتێکە شەکرەکان سکەکان تەواو بێت و مناڵەکەشیان و خۆشیان سەلامەتە بێت. وەرزشکردن چەندێک ئەتوانێت کۆنتترۆلی شەکرە بکە بە شێوەیەکی گشتی جا شەکری سکپڕی بە یاهی دەروی سکپڕی و سترێس و قەلەقی و خەم ئەمانە چیەکەن لە شەکرە؟ بەڵێ وەرزشکردن یەکێکە لە کۆڵگەکانی چارەسەرکردنی شەکرە لە ئەوانەی کە ئافرەتانی سکپڕ و لە کەسانی ئاساییش ئێمە ئامۆژگاری نەخۆشەکانەکەین کە بەلانی کەمیەوە نیو سەعات وەرزش بکەن. باشترین وەرزشکردن بریتێ لە ڕۆشتن بەڵام ڕۆشنەکە بە شێوازێک کە تۆزە خێرا بێ ڕۆشنەکە بۆی لەدانی دڵی سەرێع بێت و هیلاک بێت و وزە سەرف بکات یاخود ئەگەر نەیتوانی ئەو بکات توانی لە قاعەیەکە بەشداری بکات کە بتوانێت هەفتەی 3 ڕۆژ وەرزش بکات یاخود بچێت بۆ مەلەوانگە و لە مەلە بکات کە مەلەکردنیش زۆر باشە بۆ وزە سەرفکردن یان خود هەر شێوازێکی وەرزشکردی بۆ نە شاخەوانی بێ بۆ لە پاسکری سواری بێ ئەمانە هەموو وزە سەرفەکەن بەڵام وەکو باسمان کە وەرزشکردنەکە بێ بە بەرنامە بێ بەلانی کەمە هەفتەی 3 ڕۆژ هەر ڕۆژێ لە نیو سەعات بۆ سەعاتێک کەمتر نەبێت. بەڵام وەکو باسمان کرد ئەو کەسانی کە ئافرەتانی سکپڕ ئەگەر مشکلەی خوێنبەربوون و لە بارچوونیان هێوا باشە لەژێر سەرپەرشتی دکتۆری ژنان و مناڵبوون وەرزش بکەن بۆی مەترسی لەسەر خۆیان و کۆرپەلەکەیان دروست نەکات. هەروەها خەم و خەفەتیش خۆ دەزانی خەم و خەفەت شەکرە زۆر بەرزەکاتەوە نەک لە ئافرەتانی سکپڕ لە کەسانی ئاسایش چونکە خەفەت زۆر لەو هۆرمۆنانەی کە تەئسیری هەیە بەسەر زیادکردنی شەکر وەکو کۆرتیزۆل و هۆرمۆنەکانی تر زیاتەکە ئەمەش تەئسیری هەیە لەوەی سەر کە شەکرەکەی کۆنتترۆل نەبێ هەروەها تەئسیری لەسەرەوەی کە زەختیشی بەرز بێتەوە کە تەمان زەخت و شەکرش بێ کە ڕووبات زیانی زیاترە بێت. دکتۆر داهات هەوێزی پسپۆڕی نەخۆشیەکانی هەناو و شەکرە سپاس بۆ ئامادەبوونی بەڕێز سپاس بۆ هەموو وردە و کاری و زانیاریان کە پێت بەخشین.